سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ لە بەغدایە. ئامانجی سەردانەکەی چییە؟ ئایا باسی موچە و بوجە دەکرێت؟ سەرۆکوەزیرانی نوێی عێراق داوای چی لە هەرێم دەکات؟ ئەمڕۆ سەرۆکوەزیران مەسرور بارزانی بە سەردانێکی فەرمی گەیشتە بەغدا لە دوای پێشوازیکردن ڕاستەوخۆ لەگەڵ عەلی زەیدی سەرۆکی نوێی حکوومەتی فیدراڵ کۆبوو و چەندین بابەتی پەیوەست بە هەرێمی کوردستان و عێراق گفتوگۆیان لەسەر کرا. لەوانە بوجە و موچە، هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی هەرێم و چەند بابەتێکی دیکەی پەیوەست بە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. لە دوای عەلی زەیدی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ چەندین سەرکردەی دیکەی عێراق کۆبوو. لەوانە فایەقزێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری، هەیبەت حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بڕیاریشە چەندین کۆبوونەوەی تری گرنگ ئەنجام بدات. لەم سەردانەیدا سەرۆکوەزیران مەسرور بارزانی 2 ڕۆژ لە بەغدا دەمێنێتەوە و چەند بەرپرسێکی دیار یاوەری دەکەن. لەوانە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم، کەمال موحەممەد وەزیری کارەبا و دکتۆر حەمدی شنگالی ڕاوێژکاری باڵای سەرۆکوەزیران، هەروەها فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵ شاندەکە دەبێت. ئەم سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە کاتێکدایە کە عێراق لە دۆخێکی سەختی ئابووریدایە بەوەی کێشەی هەناردەی نەوت، چونکە پلانی هەناردەی نەوت لە ڕێگەی سووریاوە بە تانکەر شکستی هێناوە. ئەم زانیاریە تایبەتە بە پایتەخت. هەروەها ئەو نەوتەی ئێستا لە گەڕووی هورمز هەناردە دەکرێت کەمترە لە 10% دۆخی ئاسایی، بۆیە چاوەڕوان دەکرێت یەکێک لە داواکاریەکانی عەلی زەیدی لە سەرۆکوەزیرانی هەرێم ئەوە بوو بێت هەناردەی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی کوردستان جەیهان زیاد بکرێت کە ئێستا ڕۆژانە تەنها 200,000 بەرمیل هەناردە دەکرێت. لەم سەردانیدا سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەستپێشخەریکی تایبەتی بۆ حکوومەتی عێراقەیە لەبارەی چارەسەرکردنی کێشەی کارەبا لە تەواوی عێراق. ئەو دەیەوێت ئەزموونی کارەبای 24 کاتژمێری بۆ عێراق بگوازێتەوە، چونکە عێراق لە دۆخێکی خراپی بێکارەباییدا دەژی و ڕۆژانە 1 تا 5 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە. جگە لەم بابەتانە سەرۆکوەزیران مەسرور بارزانی داوای دڵنیایی ئەمنی لە عەلی زەیدی دەکات بۆ چێڵگە نەوتیەکانی هەرێم تاوەکو کۆمپانیاکانی نەوت و غاز بتوانن بەرەمێنان دەست پێ بکەنەوە. پایتەخت میدیا زانیوێتی لەو کاتەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ عەلی زەیدی کۆبۆتەوە بڕیار لەسەر ناردنی موچەی مانگی 5 موچەخۆران دراوە و ئەگەر کێشەی نەختینەیی دروست نەبێت بە زووترین کات پارەکە دەخرێتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم و تاوەکو پێش جەژن یاخود لە ڕۆژانی جەژندا موچەخۆران موچەکانیان وەردەگرن.